بسم الله الرحمن الرحیم. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. خوای پەروەردگار باشترین دەرفەتی بۆ ئێمە هێناوەتە پێش. کام دەرفەتەیە؟ ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: قد جاءكم رمضان. ڕەمەزان هات ئەی موسڵمان، ئەی گەنج، ئەی دایک و خوشکی بەڕێز. ڕەمەزان هات، پێغەمبەر دەفەرمێ: شەهڕ مبارەک. ئەو مانگەیە مانگێکی پیرۆزە، مانگێکی پڕپیت و خێر و بەرەکەتە، مانگێکە خوای پەروەردگار تێیدا لە بەندەکان خۆش دەبێت. دەی بە ئەمن و تۆ ژوا بکەین خوای پەروەردگار لێمان خۆش بێت، باڕوو بکەینە خودای پەروەردگار. ئیبن عومەر دەفەرمێت: سەڵاو لە مانگێک کە هەمووی خێر و بەرەکەتە. ڕۆژەکەی ئینسان تێیدا بە ڕۆژوو دەبێت، خێر و پاداشتە بۆ ئینسان. شەوەکەی ئینسان شەو نوێژ دەکات، تەڕاویح دەکات، لەیلەتول قەدری تێدایە، ئەوەش هەر خێر و بەرەکەتە بۆ ئینسان. ئیبن ڕەجەب دەفەرمێت: بەڕاستی هەر کەسێک لەو مانگێدا مەحروم بێت، ئەو کەسە بێبەشە لە ڕەحمەتی خوای گەورە خوا پەنەمەندات. هەر کەسێکیش لەو مانگەدا وا بکات خوای گەورە ڕەحمی پێ بکات، بەڕاستی ئەو کەسە کەسێکی ڕەحم پێکراوە. ئەبی هورێرە بۆمان دەیگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت: بانکەرێک بانگ دەکات هەموو ڕۆژێک، لەو مانگە پیرۆزەیەدا چی بانگ دەکات؟ یا باغی الخەیری ئەقبل. ئەی ئەو کەسەی کە ڕوود لە خێر و بەرەکەت و چاکەیە، ئەی ئەو کەسەی کە دەتەوێ بەرەو چاکە بچی، ڕوو بکە عیبادەتی خوای پەروەردگار، ڕوو بکە عەمەل و کردەوەی باش. ویا باغی الشەڕ ئەقسر. ئەی ئەو کەسەی کە تا ئێستا ڕوود لە خراپە بووە، دەست هەڵگرە لە خراپە. ڕوو دەکەمە هەموو گەنجێک، هەموو مسلمانێک، هەموو دایک و خوشکێک. ئەی ئەو کەسەی کە تا ئێستا تەوبەت نەکردووە، ئەی ئەو کەسەی کە تا ئێستا ڕوود لە خراپە بووە و ڕوود لە چاکە نەکردووە، وەرە پێغەمبەر بانگمان دەکات صلی الله عليه وسلم، وەرە ئەو بانکەرە بانگمان دەکات، وەرە خوای پەروەردگار بانگمان دەکات. ئەی ئەو کەسەی کە تا ئێستا تەوبەت نەکردووە، ڕوود لە خراپە بووە، دەست هەڵگرە لە خراپە و بەرەو خوای پەروەردگار بڕۆ. خوای گەورە دەرگاکانی بۆ بەهەشتی بۆ کردوینەوە. کاکە ناتەوێ بچیە بەهەشت، خوای گەورە دەرگاکانی بەهەشتی بۆ کردوویەوە. ناتەوێت لە دۆزەخ دوور بی، خوای گەورە دەرگاکانی دۆزەخی بۆ داخستۆی. ناتەوێت لە دوژمنەکەت دوور بی، خوای پەروەردگار کۆت و زنجیری کردووە ئەو دوژمنە بۆ ئەوەی کە نەتوانێت بەسەرماندا زاڵ بێت. دەی هەر ئەوە ماوە ڕوو بکەینە خوای گەورە، هەر ئەوە ماوە کە ڕوو بکەینە ڕەحمەتی خوای پەروەردگار. خوای گەورە دەرفەتی بۆ ئێمە هێناوەتە پێش. خوای گەورە دەیەوێت لێمان خۆش بێت، با ئێمەش ڕەحم بە خۆمان بکەین، دەرفەتە لە بەردەمی ئێمەدا. خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی خۆی کردوتەوە، با ئێمەش ڕوو بکەینە ڕەحمەتی خوای پەروەردگار. ئەو بانکەرە بانگمان دەکات: ئەی ئەو کەسەی کە ڕوود لە خێرە، ڕوو بکە چاکە، ڕوو بکە عەمەلی ساڵح، ڕوو بکە عیبادەتی خوای گەورە. ئەی ئەو کەسەی کە ڕوود لە خراپە بووە، تا ئێستا دەست هەڵگرە لە خراپە، هەتاکوکەی دەست هەڵناگری لە خراپە، هەتاکوکەی ناگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەو ڕۆ دنیایە، بەیانی قیامەتە، ئەو ڕۆ دەرفەتمان لە بەردەمدایە، بەیانی ئەو دەرفەتە نامێنیت. با هەمومان لەو مانگە پیرۆزەیەدا ڕوو بکەینە خوای پەروەردگار. پێغەمبەر دەفەرمێ: شەهڕ مبارەک. مانگێکی پیرۆز، مانگێکی پڕپیت، مانگێکی پڕ ڕەحمەتی خوای پەروەردگار. با ئێمەش ڕوو بکەینە ئەوە ڕەحمەتی خوای پەروەردگار. بەڵکو خوای گەورە قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانماندا، بەڵکو خوای پەروەردگار لێمان خۆش بێت. یا ڕەبی خوای گیان بمانگێنی ئەو ڕەمەزانە، سەلامەتمان کەی بتوانین لەو مانگێدا چاکترین عیبادەت و زۆرترین عیبادەت ئەنجام بدەین. ئێمە سەلامەت کەی و ئەو ڕەمەزانەش بۆ ئێمە سەلامەت کەی کە تێیدا پارێزراو بین لە شەیتان و لە خراپە، ڕوو بکەینە عیبادەت و بەندایەتی بۆ خودای پەروەردگار، لە خێر و ڕەحمەت و پاداشتی ئەو مانگە پیرۆزە بێبەشمان نەکەی. آمین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.